لەو پەرەگرافە ئەو سێ بەشە بڵین ئەوە بە کورتی بۆتان ڕوون دەکەمەوە دوای ئەوەی تر دەچینە سەر بەشێکی تری پەرەگرافەکەەوە ئەم دانیشتە بەو بەشەی ترەوە بەڕوونکردنەوەی بەشەکەی تر دەبینە سەر لە سەرەتای ئەو پەرەگرافەی کە لە دانیشتنی پێشوو باسمان کرد سەرەتاکەی باسیەوە دەکات کە ئەو توانایانە کار ئاسانی بۆچی دەکەن بۆ ویستی چاکە دەکەن من لێرە نازانم کێشەیەکم خۆم هەیە لەگەڵ ئەم تەسەورەی کانتە کانت کێشەکەی ئەوەیە لەبەرەوەی لەوێەوە دەست پێ دەکات لە ئیرادەوە دەست پێ دەکات نەک لە ڕوحەوە نەک لە عەقڵەوە نەک لە فرمانی بوونەوە چونکە بەڕاستی فرمانی بوون فرمانێکی جێبەجێکارانە نیە فەوری جێبەجێ ببێت هەتا شتێک فرمانی بوون جێبەجێ دەکا یعنی ئێستا مرۆڤ بۆ ئەوەی فرمانی بوون جێبەجێ بکە تەمەنەکەی دەبێ هەموو سەرف کا جا و فرمانە جێبەجێ دەبێ ینی تەمەنەکەی هەمووی بۆ ئەوەیە کە ئەو فرمانە لەناو ئەوە چی بێت بێتە بوون ینی جێبەجێ بێت بۆچی چونکە لە ڕێگەی ئەو تەمەنەوە ئەو دەبێ بەوەی کە خۆیەتی وە بوون بەخۆ قۆناغە هەنگاو بە هەنگاوە و لە زمنی ئەم فرمانە کولیە کە پێت دەڵێ ببە کە پێت دەڵێ ببە ئەم بوونە ئیتر چۆن لە ناوواقعە بەردەستە دەبێ ئەو وەسیلانێک کە پێویستێتی بۆەوەی وەدی بێ ئەم بوونە وەدی بێ ینی فرمانی ببەکە ببە بە خۆت ئەمە ڕوو بدە حتمما مێژوویەکی دەبێ و هەر بوونێکیش مێژوویەکی تایبەتی خۆی هەیە هەر بوونێک مێژووی تایبەتی خۆی هەیە دەبێ بەو مێژوات تێپەڕێ تەوان ئەمە لە ئاستی ڕۆحی تاکە کەسە لە ئاستی و لە ئاستی ڕۆحی گشتیشە ڕۆحی گشتی بۆ معنە ڕۆحی کولی ئەمەکی بۆ معنە ڕۆحی میلەتێک و ئەو فرمانێک کە لە فەرەزەن ئەو فرمانێک کە بە کورد دەکرێ بە کورد دەڵێ ببە ینی ڕۆحی فرمانی بەبوونی دەکات وەکو کورد ببە بە خۆت ببە بە کورد ببە بەوەی کە پێی دەڵێن کورد ئەم فرمانە بۆ ئەوەی ئەمە ڕوو بدا ینی ئەمە جاری وایە فرمانێکی ئەوە هەزارە ساڵی دەوێ تا ئەو میلەتە وەک ئەوەی کە هەیە بوونی ئاشکرا دەبێت و ئەم فرمانە جاری وا هەیە لە سەردەمێکە بەشێک لەو فرمانە وەدی دێ هیچ تاکو کامل نەبوو هیچ قۆناغە ینی سەردەمە جیاجیەکان تێدەپەڕێنین جا و بوونە وەدی دێ ئێتر چ لە ئاستی نەتەوا بێت بە معنای کۆبوونەوەی کۆمەڵی میلەت نەک بە معنای ئەوەی کە ناسیۆنالیزم دەڵێ چ ڕۆحی میلەت بێ کە ڕۆحێکی ئینترە ئەوڵ بڵێن کەمتر هەمەکیە لە ڕۆحی نەتەوە ینی ئاستێکی ترە لە ڕۆح یا تاک بێت یا تەنانەت بنەماڵە بێ ڕۆحی بنەماڵە سە لە ناو کووردا زۆر جار ڕۆحی بنەماڵەکان وەدی هاتووە ینی تەنانەت لە ئاستی ڕۆحی میلەتە میلەتەکان ئەو وەدیهاتنەی تەواو بەخۆیەوە نەبینیوە بەس حتمما تەمەنی ڕۆحی بنەماڵەکان ینی بنەماڵەیەک ڕۆحی وەدی دێت لە تەکتینێکی کەمتری دەوێت قۆناغێکی کەمتری دەوێت ینی زەمانێکی کەمتری دەوێت تا میلەتێک ڕۆحی وەدی بێت تا نەتەوەیەک ینی فرمان بەبوونەکە ئەوەی کە لە ڕۆحیا هەیە بێتە دەرێ و فرمانە و لە واقعە وەدی بێت ئەمە قەدەری ئەم ڕۆحەیە ئەم ڕۆحە بەپێی ئەو قەدەرەی کە خۆی هەیەتی فرمانەکەی خۆی وەدی دێنێت ئێستا طبعا ئەو لێرە من کێشەکەم لەگەڵ چییە ئەڵێ ئەمانە طبعا باسی ئەو ڕۆحی تاک دەکات چونکە کە لە ئاکارە باسی ڕۆحی شەخص دەکرێت کەس مرۆڤێک یعنی ئەو ڕۆحە ڕۆح لە ئاستی تاکە کەسە نەک ڕۆح لە ئاستی میلەتە یا ڕۆح لە ئاستی نەتەوە یا ڕۆح لە ئاستی جیهانە لێرە ئەڵێ ئەمانە کار ئاسانی بۆ دەکەن یعنی چی کار ئاسانی بۆ دەکات یعنی پاراستنی هاوسەنگی زاڵبوون بەسەر خۆدا
لە ڕاستیا من پێم وایە ئەمانە عەرقەلەن لە بەردەم چیە؟ لە بەردەم ئەوەی فرمان بەبوون لە ڕوحەوە بێت و ئیرادە بڕیاری جێبەجێکردنی بدا کاتێ ئەمانە دەبنە عەرقەلە لە بەردەم جێبەجێبوونی بڕیارەکە. یعنی ئەو فرمانە بڕیار وتمان بۆ جێبەجێبوونە، فرمانیش بۆ بوونە، یعنی تۆ فرمانە بە وەدیهاتنی شتێک، بڕیار بۆ ئەوەی کە دەبێ وەدی بێت ئیرادەیەک قەرار دەدا ڕێگە بدا کە وەدی بێت، یعنی ئیش بکە بۆ وەدیهاتنەکەی، وەکو ئەوەی کە وەکو وتمانەوەی بەشە ئەوەی کە لە ناو ڕوحایە تەشریعیە، بەس ئەوەی کە لە ناو جەستایە تەنفیزیە. بڕیار دەکەوێتە ناو تەنفیزەوە، بەڵام فرمان دەکەوێتە ناو پلانەکەوە، دەکەوێتە ناو ڕوحەوە. جا لێرە من هەست دەکەم کێشەیەکەیە، کێشەکە ئەوەیە من تێناگەم، ینی چۆن کانت دەڵێ زاڵبوون بەسەر خۆدا وەک توانایەک، ئەمە چییە؟ ئەمە کار ئاسانی بۆ ویستی چاکە دەکات. و لێرەوە من هەست دەکەم کێشەکە دروست دەبێت ئەگەر فعلەن کانت لە ویستی چاکەوە بڕۆشتایەتە سەرترەوە، بڕۆشتایە بۆ فرمانی بوون، فرمانی بوون بە چاکبوون، ینی فرمانی ڕوح بە چاکبوونی بوون، ینی بەوەی کە بوون لە ڕێگەی چاکەوە خۆی ئاشکراکە، ئەو کاتاس دەکەم تووشی ئەو ئیشکالە نەدەبوو، چونکە ئەمانەیە پاراستنی هاوسەنگی لە سۆزوەڵ چوونەکان و زاڵ، ئەمە تەحەولکردنی مرۆڤە بۆ ئامێرێ کە دەوێتە ئامێرێکی جێبەجێکار، هەر وەکو ئامێرێکە چۆن یەکسەر فەوری فرمانەکە وەردەگرێ یەکسەر چی دەکا؟ جێبەجێ دەکا. بەڵام ئەمەی کە هەیە فرمان بەبوون کە لە بوونێکی چاکە، لە چاکبوونە با بڵێن دەردەکەوێت، ئەم فرمانە لە ڕاستیە فرمانێکی فەوری نییە، چونکە فرمانێکی لێرە شتێک وەدی دێتە بوون، و ئەم پرۆسەیەکی ئەنتۆلۆژیە، پرۆسەیەکی میکانیکی و ئامێری نییە، پرۆسەیەکی زیندووە، هەروەکو چۆن لە بوونەوەرێکی زیندووە فرمان بەبوونی درەختێک لە ناو تۆوەکە هەیە، ئەم فرمانە تا لەم تۆوە وەدی دێت زەمانێکی زۆری دەوێت، کاتی خۆی هەیە تا ئەم فرمانە وەدی دێت و درەختەکە لە ڕێگەیەوە بوونی دەردەکەوێت وەک چی؟ وەک خۆی، وەک ئەوەیە کە هەیە. بەڵام ئەمانەی کە تۆ لە ڕێگەی ئەم پاراستنی هاوسەنگی و لە سۆز زۆڵچوونەکان و زاڵبوون بەسەر خۆدا و توانای کار بەڕێکردنێکی ڕێکوپێک، ئەمانە هەمووی شتی جێبەجەکاری و میکانیکی و فیزیکین، ینی شتی ئۆرگانیکی نین و شتانێکن عمومەن ئەوەش کە ئامێریە هەر ئەوەیە شتەکەی پێ دەدەی لە بەرەوەی فعل و ڕەتفعلیش دەکا، ینی حاڵەتێکی ئیجابی نییە، تۆ پاڵی پێوە دەنێویش لە بەرامبەرە و پاڵنانە چی دەکا؟ جوابێکت دەداتەوە. لە ڕاستیا و پرۆسەیە کە کردەیەکی چاک تایە دێتە بوون، کردەیەکی چاک تایە دێتە بوون، پرۆسەیەکی میکانیکی نییە، تاوەکو تۆ بڵێ ئەمانە کاراسانی بۆ چی دەکەن؟ بۆ ویستی چاکە دەکەن. یعنی ئەو فرمانەی کە لە ویستی چاکە ڕێگە بڕیار دەدا زەمینەی بۆ ساسکە تاوەکو بێتە ناو ئەرزی واقع، ئەو فرمانە پێویستی بەو هاوسەنگە نییە کە ئێمە دروستی دەکەین بە شکلێکی هەندەسی و فیزیکی، پێویستی بە چی هەیە؟ بە هارمۆنیا هەیە. لەبەرەوە دەکرێت کردەیەک لە هەڵسوکەوتێکی زۆر نەرمە کردەیەکی ئاکاری دەرکەوێت، دەکرێت لە هەڵسوکەوتێکی زۆر ڕقیشە کردە ئاکاریەکە دەرکەوێت. لەبەرەوە لەو بەینا بڵێ فەرەزەن ئەگەر بێت و ئەم کەسە زۆر نەرم نەبێت و زۆری ڕق نەبێت، لەو ناوەندا بێ معتەدیل بێ و نێڵێ نەرمیەکەی زۆر کاری لێکات، ڕایگرێ نەرمیەکەی بۆ ئەوەی چی بێت؟ بۆی معتەدیل بێ، ئەعتیدال بکە. لەو لاشەوە ئەگەر کەسەکە تند بوو نێڵێ توندیەکەی دەرکەوێت، تۆزێ خاوی کاتەوە بۆی بێتن ئەو ناوەندە جا کردەکە ئەنجام بدە. لە ڕاستی ئەمە بیرکردنەوەیەکی میکانیکی و فیزیکیە لە چی؟ ینی بیرکردنەوەیە لە کردە لە ناو ئیشە، نەک لە ناو کارە، لە ناو ئاکارە. لەبەرەوە دەکرێت فعلەن کردەیەکی ئاکاری کە ویستی چاکە بڕیار دەدا لە ڕوحەوە بێت و لە کردەیەکە وەدی بێت، ئەمە دەکرێت لە حاڵەتێکە وەدی بێکە ئەو کەسە لەو پەڕی توندی خۆیەتی،
یا لەو پەڕی نەرمی خۆیەتی ئەوەی تهدید دەکا کە ئەم کەسە نەرم بێتەوە فرمان دەکا ینی بەوەی کە نەرم بە یا تند بە چییە پێداویستی وەدیهاتنی فرمانەکەیە لە فرمانەکەەوە ئێنەکە دیاری دەکرێت ینی ئەو توانایانە لە ناو جەستا ناوکەوتن و دەرکەوتن دەکەن بۆچی چونکە سیستەمی لەو کاتا سیستەمی کارکردنی جەستا و سیستەمی کارکردنی سایکۆلۆژیای مرۆڤ هەمووی لە خزمەتی چایە لە خزمەتی وەدیهاتنی فرمانەکەیە ئەگەر ئێمە نمونەیەک بێنینەوە ئێستا ئامێرەکان لەبەرەوەی بوونیان تەواو بووە لە بوونانین یعنی چی ینی فرمان لە لای ئامێرەکان بوونی نییە ئەی چی هەیە بڕیار هەیە بەکارکردن پلاکێکە دەستی پیا دەنەی بڕیار دەدەی ئیشکایە ئیش نەکە بکاو نەکە ئەوی تر پلانێکە رێتۆر ڕێگەی دەدەی زمینەی بۆ ساز دەکەی ببێت یا نا لێرە بوونەیە لەوێ کردنەیە لە پانکەکە کردنەیە بۆ سیستەمی بوون لە ناو پانکەکە نییە پانکە ناتوانێت پانکەیەک دروستکە پانکە ناتوانێت ببێ بەخۆی پانکە چییە خۆیەتی ئەم مایکە خۆیەتی تەواو بووە لە بوون بۆتەوە ئەو کامێرایە لە بوون بۆتەوە ئیتر لە ناویشکردنایە و ئەو کاتە لە ناو دروستکردنایە کە لەکوێیە لە ناو مامەلەکایە لەبەرەوە سیستەمی بوونی ئەم کامێرایە لێرن جابووەتەوە لە ناو مامەلەکایە لە ناویان نییە بەڵام سیستەمی بوونی درەختێک لەکوێیە لە ناو خۆیەتی لە ناو تۆوەکایە لە ناو درەختێکە ئامانج ئێستا بەرەبەرە من دەچمە سەر بەشەکانی تر لە ڕێگەی مۆزۆی ئامانجەوە لە ناو تۆوێکە ینی ئێستا ئەم ئامێرانە هەن بۆ ئەوەی کار بکەن ینی لە پێناو کارکردنە هەن بوونیان کامل بۆ ئیتر لە ناو کارکردن بۆ کارکردنن و لەوە پێیان دەڵێن ئامێر بۆچی چونکە جەوهەریان نییە بەو معنایە چییە پرۆسەی بوون لە ناو ئەوانە ڕاوەستاوە ئاسنێک هەر وەک ئەو پانکەیە وایە وەکو ئەو کامێرایە وایە وەکو هەر ئامێرێکی ترکە لێرە ئێمە لە ناوام قاعەیە دەبینین ئەم بوونەوەرە ئامێریانە وەکوانە وایە ئەوی شەر سیستەمی کارکردنەکەی هەیە و ئاسن پێویستی بەچی هەیە پێویستی بەمانەوە هەیە و ناوکەوت و دەرکەوت دەکا بە توانەکانی خۆی لە دەوروبەرە جیاجیاکانە و ڕەفتیشی بە دەوروبەرەکەوە هەیە گەر دەوروبەرەکە نەبێ ئەم سیستەمی کارکردنەکەی چی ناکە ئیش ناکە ئەمانە هەموو چین هەمووی ئەوەی کە هەیە ئاواکە لە بوون بۆتەوە ئیتر بۆ چی هەیە بۆ کارکردن هەیە نەک بۆ بوون بەڵام لە زیندەوەرەکانە و لە بەشە زیندوەکەی ئینسانە وەک زیندەوەر و بەشە مرۆیەکەی ئینسانە چی هەیە هەم سیستەمی بوون هەیە هەم سیستەمی کارکردن ئێستا دەختێک کار دەکا بۆ ئەوەی ببێت نەک هەیە بۆ ئەوەی کار بکە بەڵام ئامێرێک هەیە هاتووەتە بوون بوونی تەواو بۆ بۆچی بۆ ئەوەی تر کار بکە تەبەن کە کار دەکا کارکردنەکەی بەرەو چی دەبا بەرەبەرە بەرەو فەسادی دەبا بەرەو خراپبوونی دەبا چونکە تا زۆر کار بکات چی دەبێ لە کارکردن دەکەوێ بەڵام درەختێک تا کار بکە بوونی زیاتر وەدی دێت لە پرۆسەی بوونایە لەبەرەوە کارکردن لە ناو درەختێکە لە پێناو چایە لە پێناو بوونایە درەختێک کار دەکا بۆ ئەوەی ببێت سیستەمی کارکردنەکەی کەوتووەتە پێناوی بوونی لێرەشە لە ئاستە ئینسانیەکە ئەگەر ئەمە بێنین بۆ ناو ئەو بەشە ئینسانیە کە لە حیوانان نیە کە ڕەبتی بە کولتور و بە ژیانی ئینسانیانەی ئینسانەوە هەیە لێرەش بە ئەمان شێوە فرمانێکەیە بەبوون و کارکردنێکی ژەیە لە پێناو چایە لە پێناو ئەم بوونایە یعنی بۆ ئەوەی ئینسان ببێ بە ئینسان دەبێت چی بکە دەبێت بکەوێتە ناو کارکردنەوە بەڵام ئەو کاتە کارکردنەکە بۆ چییە بۆ بوونە بەڵام ئەگەر بوون غایب بوو ئینسانەکە لە ناو کارکردنا بوو ئەو کاتە چییە ڕۆڵی ئامێرەکە دەبینێ هەیە بۆ ئەوەی کار بکە هەیە بۆ ئەوەی کار بکە ینی چی
ینی ئامێرە تەواو بوونی نییە ئەمە بەڵام ئەو مرۆڤەی کە وشیاری پیا دەکا بە ڕوحی دەکەوێتە ناو پرۆسەی بوونەوە ئەو کاتە سیستەمی کارکردنی ئەو دایمە لە چیایە بە پێی چی کار دەکا بە پێی بوونی کار دەکا و ناوکەوتکردن و دەرکەوتکردنی تواناکان بە پێی چییە بە پێی بوونی ئەو کەسەیە یعنی لە شوێنێکە ئەم بوونە کاتێ فرمان ئەم ئینسان ڕەبت دەبێ بەو هێزی بوونەوە لە کردەیەکە لە ڕووداوێکە ئینسانەکە دێتە بوون لە ڕێگەیم کردەیەوە فەرزانە ئێستا کەسێکی هەر نمونەیەکی وەکو قازی لە مەرگەکەیە بوونی دەرکەوت دەکات ئەم مەرگە لە پێناوی چی هەیە لە پێناوی دەرکەوتنی بوونیایەتی ئەلێرە کاتێک ئەم فرمان بەبوونە لە پرۆسەی لە ڕێڕەوی و دیهاتنی بوونی ئینسانیانە ئینسانە دێتە پێشەوە ئەو کاتە سیستەمی کارکردن بە شکڵێکی تەبیعی چی پیا دەکا مادە و شێوە ئەوەی سروشت یا خەزنەی شێوەکان شێوە حازر دەکا بۆچی بۆ وەدیهاتنەکە جەستەش و بە وزەکانی خۆیەوە بە وزانێکەیەتی غەریزە جۆرەکە لە وزە و ئەمەی کە من دەستم دەجوڵێنم ئەمە چییە ئەمە وزەیە غەریزەش ئەوی چییە هەرسەر بە وزەیەکە نەوعەکە لە وزە ئەم وزە چییە مادەیە مادەی کردەکە مادەی ئەوەی کردەکە وەری دەگرێ بۆەوەی دواتر بەرەمەکە چییە کارەکەیە کە لە کردەکە دەکەوێتەوە و لەناو ئەم کارە بوونی ئینسان چی دەبێت یعنی ئینسان بۆ ئەوە نییە کار بکات بۆ ئەوەیە لەناو کارە ببێت فەرقەیە لە بینی ئەوەی کە ئینسان بۆ کار هەیە تا کار بکە لەگەڵ ئەوەی کە ئینسان لەناو کارە بوونی وەدیدێ ئەلێرا فعلەن کار ئیتر معنای ڕاستەقینەی خۆی وەردەگرێ ئەو کاتە ئیتر کار ئامانجەکەی ئەوە نییە من پارەت لە ڕێگەی کارەوە بگەم بە پارەیەک من کار دەکەم تۆش پارەم بدەرێ ئامێرە کار دەکات تۆش دەبێت چی بدەیتێ وزەی بدەیتێ دەبێت سیارەیە کار دەکات دەبێت تۆ چی بدەیتێ دەبێت مەسروفیکەی دەبێت بانزینی بدەیتێ کاتێک تۆ حیوانێک ماڵی دەکەیتە ئامێرێک بۆ کارکردن دەبێت چی بکەیت دەبێت لە بەرامبەر کارەکەی وزەی بدەیتێ ئەلێرا ئێمەش کە دەبینە ئامێر بۆ کارکردن ینی ئەمە دەکرێت ناوی بنین ئیش نەک کار تەنها ئەوەیە کە بوون تایە چی دەبێ وەدی دێ ئیتر ئەو کارە کارێکی هونەری بێ کارێکی ئاکاری بێ کارێکی تەنانەت جەنگ بێ پاڵەوانانە بێ تەنانەت کارێکی سیاسی بێ هەر کارێک لەمانە هەر شتێک لەوانە فعلەن ئەو بوونە لە ڕێگەی کارێکەوە چی ئاشکرا دەبێ ئیتر هونەرە فعلەن ئەوەی کە ڕەبتی بە ئازایەتیەوە هەیە و لە زمنیشیانە ئەگەر فعلەن ڕاضە ئەوەی کە پێی دەڵێن ڕاضە ئەگەر بوون تایە وەدی بێت ئەوە یەکسەر دەگۆڕێ لە ئامانجەکە تایە دەگۆڕێ یعنی ئەگەر بوون فرمانی دابێ بەوەی کە ئەم کەسە بوونی لەویا دەرکەوێ ئیتر بوونی لەو شوێنە دەردەکەوێت ئەو کاتە کاتێ دەبێتە منزڵی بوون ئەو کاتە کار دەبێ بەچی بە کار ئەونا ئەوەی کە ئێستا کەسێک کار دەکا بۆ ئەوەی بژی یانی چی یعنی بۆ ئەوەی بوونی خۆی پارێزێ وەکو چۆن ئاسنێک لە دەوروبەری جیاجیا دەرکەوت و ناوکۆت دەکا کار دەکا بۆچی بۆی بوونی وەک ئاسن بپارێزێ ئێمە لێرە لە ڕاستیە کە کار دەکەین بۆ ئەوەی بخۆین بۆ ئەوەی نەمرین بۆ ئەوەی بوونی خۆمان پارێزین لێرە ئێمە کار دەکەین تەنها بوونی کۆمەڵایەتی شەرەمان شتە ینی بوونی کۆمەڵایەتی کە تۆ کاری بۆ دەکەی بۆی بیپارێزی کارێکتەرت هەر وەکو بوونە حیوانێکە وایە ئەویش لەسەر چی دەکا لەسەر مان دەکا نەک لەسەر بوون لەبەرەوە کاتێک کەسێک کارێکتەرێکی کۆمەڵایەتی هەیە دایمە هەوڵ دەدا چی بکە بێڵێتەوە کارێکتەرەکەی بێڵێتەوە ئیش لەسەر چی دەکا ئیش لەسەر مانی کارێکتەرەکە دەکا لەکوێ لەناو خەیاڵی ئەوانی ترە بەڵام کاتێک بوون دێتە ناو ئەم کارێکتەرەوە
عفوان دێتە ناو ئەم کارەوە ئیتر کار دەکا بەچی دەیکا بە کار ئەلێرا یەکسەر ئینسانەکە دەکەوێتە ناو کیەوە ناو گیانی ئاکارەوە لە گیانی ئیش دەردەچێت بۆ گیانی ئاکار ئەو کاتە ئەوەی حاکمە لەسەر گیانی کار چییە بوونە ئەو کاتە کار لە پێناو چیایە لە پێناو دەرکەوتنی بوونایە نەک لە پێناو شتێک کە لە دەرەوەی خۆیەتی وەکو وتمانە ئەو درەختە کار دەکا بۆچی بۆەوەی ئەو شتەی کە لە ناویان نادیارە بێ خۆی بەیانکە خۆی ئاشکراکە و ئەوەی نادیارە هەر چییە خۆیەتی ئەو خۆیەیە کە دەبێت بێت بڵێ من ئەمەم شایەتی بدا لەسەر بوونی بۆەوەی ئینسان شایەتی بدا لەسەر ئەوەی کە هەیە لەناو کارا دەتوانێت شایەتی بدا کار کەواتە چییە شوێنی شایەتی دانە لەسەر چی لەسەر بوون لەسەر ئەوەی کە من ئەوە بووم من توانیم ئەوە بم کە دەبێ ببم کە ئێمە دەینە ئێرە ئیتر هەموو شتەکان معنایان دەگۆڕێ ئەو کاتە کار ئەو کارە نییە کە مارکس باسی دەکا کار شتێکی ترە معنایەکی تر هەڵدەگرێت ئیتر کار ئیلاقەی بە چیەوە نییە بە پارە پەیاکردن و بەمانەوە بە سەرمایەوە نییە کار لێرە بە شکڵێکی جەوەری معناکەی چی دەبێ دەگۆڕێ بۆچی چونکە دێتە ناو مەجالی بوونەوە وەکار بەم معنایە کارکە شتێکی ئینسانیە بەم معنایە ئینسانیە ئەوانە کاتێک کار ڕەبت دەکرێت بە سەرمایەوە یەکسەر تەحول دەکا بۆچی ئینسان لێرە تەحول دەکا بۆ کائینێکە کائینێکی نائینسانیە نائینسانیە بۆ معنایە نەخراپە بۆ معنایە ئامێرە بەڵام بە معنایەکی تر دەبێتە چی ئینسانێکی خراپ بوو نەک خراپ بوو یعنی چی یعنی ئینسانێک کە تۆوی ئینسانیەتەکە لە ناویا چییە تەجیل دەبێت لەوەی کە ئەم تۆ دەرکەوێ و ئاشکرا بێت چونکە زەمینەکەت لۆ سێندووەتەوە و تۆ ئەوەی کە دەبێ بیخەیتە خزمەتی ئەوەی کە دەبێ ببێت تۆ دەخەیتە خزمەتی ئەوەی کە دەبێ بمێنێت ئەوەی کە دەبێ بمێنێت کاتێک کە تۆ فعلەن کار بۆ ئەوە دەکەی کە بمێنی یەکسەر تەحول دەکەی بۆچی بۆ کائینێکی نازیندوو تەنانەت لەم شوێنە تۆ لە کائینە زیندووەکانیش دەردەچی تەحول دەکەی بۆچی بۆ ئامێر هەر ئامێرە کە ئێمە ئیشی پێ دەکەین مقاومەیەکی تایە بۆ ئەوەی چی بکە بۆ ئەوەی بمێنێ بەڵام لەگەڵ کارکردنی ئەم شتە چی دەبێ لە جاتیەوەی تەکوین ببێ فاسد دەبێ لە جاتیەوەی بوونی پێک بێت وەدی بێت بوونی بەرەو چی دەڕوە بەرەو نەمان و داخوران و داڕمان دەڕوە لەبەرەوەی ئەوەی هەیە بۆ ئەوەی کار دەکا لە پرۆسەی فاسد بوونایە داڕمانایە بەڵام ئەوەی کە کار دەکا بۆ ئەوەی ببێ ئەوە لە پرۆسەی وەدیهاتنایە نەک داڕوخانە پرۆسەی دامەزراندنایە پرۆسەی بوونایە هەربوون بە معنە سادەکەی کە دەڵێن ئەم شتە دێتە بوون لەبەرەوە من وەکوتم کێشەم لەگەڵ ئەمانە ئەو جملەی کانتەیە کە دەڵێ ئەمانە پاڵپشتی ویستی چاکە دەکەن لە ڕاستی ئەمانە ڕێگرن لە بەردەم ئەوەی کە فرمانی بوون ڕێگرن لەبەر دەم ئەوەی ویستی چاکە بتوانێ چی بکە فرمانی بوون وەدی بێنی بۆچی چونکە ئەگەر ئاوا بۆ ئەو کاتە ئەوەی کە هەیە بەپێی لە دۆخە تەبیعیەکەی خۆیان نییە و سیستەمی کارکردن چه سیستەمی بایۆلۆژی ئینسان بێت چه سیستەمی هەڵچوونەکانی بێ بە شکلێک کە لەگەڵ ئەو فرمانە خۆی ناوکەوت و دەرکەوت بکە ڕێک نەخراوەتەوە بەڵکو ئێمە بۆچی ڕێکمان خستوێتەوە بۆ گەیشتن بە ئامانجێکی ترکە ڕەتی بە بوونەوە نییە ڕەتی بە چیەوە هەیە ڕەتی بە دەستکەوتنی شتانێکەوە هەیە بۆ نمونە ئەم کارێکتەرە کە ئاوا ڕادێنرێ و پەروەردە دەکرێت کە کەسێکی ئەلاساز ئەخلاقی بێ ئەمە ئەخلاق لێرە معنایەکی نەریتیەیە لە پەروەردەیەکی خێڵەکیە لە پەروەردەیەکی مۆدێرنی شاتەنانێت و لە پەیوەندی پەروەردەی مۆدێرن و پەروەردەی خێڵەکی لێرایەکە هەردووکیان نەریتێکە و ئینفعالات و هەرس و کەوتی ئەم کارێکتەر ئەم ئینسانە تەحدید دەکەن بۆ ئەوەی کارێکتەرێکی مەقبول بێ لەناو چیە لەناو سیستەمە کۆمەڵایەتیە لەناو ئەو نەریتە لەبەرەوە ئەمانە زاڵبوون بەسەر خۆدا کێ داوای دەکا نەریت داوای دەکا نەک ئەخلاق بەعکسەوە لێرە دەبێ
بە هیچ شێوەیەک ئیرادە دەست لەوە وەرنەدا کە لە ناو تەبیعەتە هەیە لە ناو جسمە هەیە ئەمە دەبێت کێ بە پێی چی ئەمە ئیش بکە بە پێی فرمانەکە داوای لە جەستە کرد پێویستی بەوەیە تووڕە بێت تاوەکو وەدی بێ ئەبێت جەستە بکەوێتە ناو سایکۆلۆژیای ئینسان بکەوێتە ناو حاڵەتی چیەوە تووڕەییەوە ینی تووڕەیی لەویا دەرکەوت بکە ئەگەر پێویستی بەوە بوو نەرمونیان بێ دەبێت چی بکە دەبێت نەرمونیانەکەی دەرکەوت بکە ئەگەر پێویستی بەوە بوو کە برسی بێ دەبێت برسیەتەکەی دەرکەوت بکە ئەگەر پێویستی بەوە بوو کە تێر بێ دەبێ ئەمانە هەمووی چین هەمووی بەپێی بوونەکە ئەمە دەبێ مادەکە پێیاکە چیش پێیاکە شێوەکەش وەرگێ لە سروشت تاوەکو کردەکە لە ڕێگەیەوە بەرجەستە دەبێ یعنی ئەو کاتە من خواردن دەخۆم ئیش ناکەم بۆ ئەوی خواردن بخۆم خواردن دەخۆم بۆ ئەوەی ئیش بکەم یعنی ئەم خواردنە بۆ ئەوەی ئەو بوونم لە ڕێگەی ئیشەکەەوە بێتە دەرێ ئەو کاتە هەموو شتەکان چی دەبن هەڵ دەگەڕێنەوە ئەزان وازحە کەسێک دەچێت ئیش دەکا بۆ ئەوی خواردن پێیاکە بەس تۆ خۆی لە ڕاستیە دەبێت ئەم خواردنە لە پێناویەوە با تۆ بتوانانی ئیشەکە بکەیت نەک لە پێناوی ئیشەکە لە پێناوەوە بێ کە تۆ پارە پێیاکەیت و خواردنی خۆش بۆی ینی دەبێت خواردنەکە لە پێناوی ئەوە بێت تۆ ئیشەکە بکەیت تێدەگەن چۆنە ئەمە ینی تەواو شتەکان چی دەبن قەلب دەبنەوە هەڵ دەگەڕێنەوە کاتێک کە تۆ دەکەویتە ناوبوون ئەو کاتە معنای شتەکان دەگۆڕێ معنای ئیشکردن دەگۆڕێت تۆ ئەو کاتە کاتێ بەپێی بوون ئیش دەکەی ئێتر ئەو کاتە تۆ ڕناکەی بە شوێن فلان و فیسارە لە ناو بوون تا دیاری کراوە تۆ بەرەو کوێ دەڕۆیت و چۆن دەڕۆیت و چۆن دەخۆیت و چۆن تەمان ئەم بوون لە ناو ینی ئینسان کاتێک کە دەکەوێتە ناو حاڵەتی بوونەوە دۆخێکی تایبەتەوە ئەوش بزانن ئینسان بەردەوام لە ناو حاڵەتی بوونانیە بەردەوام لە ناو حاڵەتی بوونانیە یعنی حاڵەتی بوون دایمە شتێکە دەبێ ئەمە چی بکەین ئاگامان لێ بێ بۆی بگەڕێنەوە چونکە لە بوون دەردەچین دەچینە دەرەوەی بوون و دەبێ پێویستمان بە چییە پێویستمان بە گەڕانەوەیە بۆ بوون جاری وا هەیە ئەم پرۆسەی دەرچوونە لە حاڵەتی بوون هەر لە پێناو چیایە لە پێناو بوون هەیە یعنی حاڵەتێکە وەکو وایە تۆ بتەوێ پشوویەک بدەیت تاوەکو بتوانانی بگەڕێتەوە بۆچی بگەڕێتەوە ناو حاڵەتی بوون ئێستا وابزانم بە تەواوەتی ئەوەی کە پێویست بوو ڕۆشن بوویەوە تەمەنها لێرە دوای ئەوە پەرەگرافەکە دەڵێ ویستی چاکە لەوە چاک نییە کە کارێکی لێ دەکەوێتەوە کارەکە سەرکەوتوو دەبێت لەوەشەوە چاک نییە کە لە دەسەڵاتی داهەیە بگات بە فلانە ئامانجا هەر ئامانجێکی تر بەڵکو تەنها لە بڕیاری کردەی ویستی چاکەوە چاکە تەبەن لێرە غامزەیەکی تایە بە پێی ئەوەی پێشوو کە باسم کرد ڕۆشن دەبێتەوە یعنی لەوەیە کاتێک کە فرمان بەبوون لە ڕۆحەوە دێت و ویستی چاکە هەوڵ دەدات دەبێت چی بکە ویستی چاکە بڕیاری جێبەجێکردنەکەی بدا بڕیاری جێبەجێکردنەکەش دەبێت چی دەستخا بۆی دەبێت شێوەکە بدۆزێتەوە لەگەڵ چی لەگەڵ مادەکە شێوە و مادەی شیاو بدۆزێتەوە بۆ ئەوی فرمانەکە لە ناو شێوەکەی خۆی و شێوە سازەکەی خۆی و مادە سازەکەی خۆیان چی بێ دەرکەوێت کاتێکە فرمانێک لە دوای جۆدێکی زۆری ئیرادە جێبەجێ نابێ ئەوە سەبەبەکەی چییە سەبەبەکەی ئەوەیە هیچ تاکو وەختی جێبەجێکردنی ئەو فرمانە نهاتوو نەک لەبەر ئەوە شکستی هێناوە لە جێبەجێ بوون وام فرمانی بوون وەکو وتمان فرمانێک نییە ئەوە حسابی بێ من بڵێ ئەوە بکە ببە فرمان بە ببە لەگەڵ فرمان بە بکە دوو شتی جیاوازن فرمان بە بکە وەکو وتمان بڕیارە بەڵام فرمان بە بنە ببە فرمانە بکە و ببە بۆتان جاکەمەوە ینی لە کارێکی داهێنەرانە هەموو کردەیەکی ئەخلاقی کردەیەکی داهێنەرانەیە تازەیە کردەیەک نییە کە وەرگیرا بێت و تەقلیدکرا بێتەوە وەکو چۆن هەر کارێکی هونەری باڵا کە لەو فرمانەوە هاتووەتە ئارەوە کارێکی چییە کارێکی نوێ هەر وەکو چۆن بوونی هەر منداڵێک کە دێتە بوون چییە نوێ بوونێکی لە ڕووی شکڵەوە نوێ
و هەموو کردەیەکی ئەخلاقی کردەیەکی چییە؟ نوێ و ئەم کردە ئەخلاقیەت دووپات نابێتەوە لەبەرەوە کاتێک کردەیەکی ئەخلاقی لە سەردەمێکە لەلایەن یانی هینێک دروست دەبێ بڵێن کۆمەڵە ئیرادەی چاک کۆ دەبنەوە و ژیانێک ساز دەکەن لەناو ئەو ژیانە بوونی خۆیان وەدی دێنن کاتێ دواتر خەڵکێکی تر دێت تەقلیدی کردارەکانی ئەوان دەکاتەوە لەم کردارەی ئەمە ئیتر لە ببەوە یەکسەر تەحول دەکا بۆچی بۆ بکە ئێستا گەر ملاحەزە بکەین لە دینەکان و ئەوەی مەزەبەکانیان مەزەب فەرمان دەکا بە بکە بەڵام یان یەکسەر دەکاتە چی دەیکاتە ئیش بەڵام دین خۆی بەرهەمی چییە فەرمانە بەبوون بەبوونێکی کۆیی لێرە فەرمان بەبوون جیاوازە لە فەرمان بە کردن جا لەبەرەوە فەرمان بەبوون فەرمانێکە زەمانێکی زۆری دەوێت تا وەدی بێ یعنی بە یەک جار وەدی نایە لەبەرەوە کاتێککە لە محاولەیەکە ئەم فەرمانە وەدی نەهاتووە یعنی ئەوە ناکە شکستێکەیە بۆیە وەدی نەهاتووە نا یعنی ئەوەی کە هیچ تاکو زەمینەی وەدیهاتنەکە چی نەبووە ساز نەبووە هیچ تا وەختی نەهاتووە هەرەمە لە تەبیعەتیشا دەبینی یعنی درەختێک لە زستانە چی لێ دێ دەچێتە سووری متبوونەوە ینی دەبێ وەختی هەبێ ئەوەی کە مەحوی دەڵێ دەبێ وەختێ لە بولوەختێ بخوازمدا تیا بمرم ینی بۆ ئەوەی مردنەکەم معنادار بێ ئەوی تر هەمووی بلا ئەی ناچوو ینی وەکو بڵێ ئەوی تر هەمووی لە بکا من ژیانم بردەسەر بۆ ئەوەی ئاخر لەحزەم لەحزەی بوون بێ بۆەوەی چونکە من لە ئاخر لەحزا بوونم ئاشکا دەبێ و ئاخر لەحزە من دەردەکەوێت چیم خوایە چی بکە مەگەر نا مەگەر کاتێ لە بولوەختێ بخوازم داتیا بمرم و مەحوی فعلەن تێگەیشتێکی سەیری هەبووە بۆ وەختی بوون ئەوە یەو شعرەی تریشی کە دەڵێ ئیتر نادەم وادە قەت نادەم یعنی کە دەمی هاتنی یار نەبێ دەمی ئەو وەدیهاتنی ئەو فەرمانە نەبێ ئەتر من نادەم بۆچی چونکە ئەگەر نادەم وادەمدا یەکسەر تووشی چی دەبم ناگەمە ئامانجەکە ناگەمە یار شکست دێنم جا ئەلێرە یا ئەوەیە فعلەن ویست لە کاتی خۆیان بڕیارەکە نادا یا ئەوەیە کە لە کاتی خۆیان بڕیارەکەی ندا یانی چی یانی هیچ تاکو وەختی وەدیهاتنی ئەو کردەیە چییە نهاتووە تەنانەت هونەرمەندێک کە بوونی لە ناو هونەرەکەی وەدی دێنێ بە کۆمەڵی قۆناغا دەڕوا هەتا فعلەن بوونی تەواو لە کارێکی هونەریا وەدی دێنێ ئەو کارانی کە پێشی کوردیەتی یانی ئەوە ناشکستێنەوە بەعکسەوە دەبێ بەمانە تێپەڕێ هەتا چی بکە بگاتە ئەوەی کە هەیە لەبەر ئەوە کاتێکە لێرە دەڵێ ئامانجێک وەکو بڵێ سەرکەوتون نابێ لە کارەکە سەرکەوتون نابێ ئەمە لە چیایە لە کردنایە لە ڕاستیە کاتێ دەیەنیتە ناوبوون لە ناوبوونە سەرکەوتن و شکست بوونی نییە قۆناغەیە تۆ دەبێ پیایە تێپەڕی هەتاوەکو بوون وەدی دێ ئەسڵەن کۆمەڵە سێبەر هەیە هەنی بۆ ئەوەی کە ڕاستەقینەیە تۆ جارێت بەناو دەبێت سێبەرەکانیان بڕۆی بۆ ئەوەی بەرەبەرە ئەوەی کە ڕاستەقینەیە ئاشکرا بێ لە ڕێک ئەم سێبەرانە خۆیان ڕێگای چین ڕێگای ئاشکرابوونی ئەوەیە کە حەقیقیە ئەم خەڵەتانەی کە هەیە تۆ تێی دەکەوی ئەمە هەمووی بۆ چییە لە پێناو ئەوەیە کە وشار بیتەوە لەبەر ئەوە ئەمەی کە تۆ پیایە تێپەڕیوی و لە شوێنەکە سیر دەکەی ئەمە ئەوە نییە ئەمە چییە ئەمە بەشێکە لە پرۆسەی بوون لەبەر ئەوە لە پرۆسەی بوونا چی نییە شکست و سەرکەوتن نییە ئەوەی شکست و سەرکەوتنی تایە پرۆسەی بکەیە نەک ببە ئەوە فرمان بەکردن تایە جێبەجێ دەبێ نەک فرمان بەچی بەبوون فەرزان لە منوەکەی کە
لە دەرسەکەی پێش و لە دانیشتەکەی پێشوویە نامەوە ئەوەی باسیەوەمان کرد ئەو کەسانەی کە گروپێکی بەکاریان دێنە بۆ تیرۆرکردنی کەسێک پێویستیان بە چییە؟ پێویستە و خاصێتانەیان تیابێ کە کانت دەڵێ ئەمانە یارمەتی چی دەدەن؟ یارمەتی دەرن بۆ ویستی چاکە. لەوێ ئەمە چییە؟ ئەمە کردنە، ئەمە فەرمانە بەچی؟ بەکردن. پلان و شتەکەمووی دەبێت دابندێ و دەبێت لە ئەرزی واقعچی بکرێ، جێبەجێ بکرێ. ئەمە کردەیەک نییە کە بوونتیایەوە دی بێت. ئەو کردەیە کە بوونتیایەوە دی دێت نابێت تۆ ئاوا باسی کەی وەکو کان باسی دەکا بڵێ ئەرێ کارێکی لێ دەکەوێتەوە کارەکە سەرکەوتووەیانە. وازحە؟ بەس ئەم دێ لێرە چی دەکا؟ ئەو دێت دەڵێ سەرکەوتن و سەرنەکەوتنی کارەکە چییە؟ ڕەبتی بەویستی چاکەکەوە نییە. ئەو نایە ئەومان بۆ جیاکاتەوە بڵێ ئەسان سەرکەوتن و سەرنەکەوتنی کارەکە کارێک بە ئامانج گەیشتن و بە ئامانج نەگەیشتنی ئەمە لە جیهانی بکایە، ئەوە بکە نەک ببا. لە جیهانی ببا چی نییە؟ ئەم سەرکەوتن و شکستە نییە. یا ئەوەیە تۆ دەبیت یا ئەوەیە نابیت. یا ئەوەی کە هەیە لەم ئینسانە ڕێگەی نادابێتە دەرێ. ویستی چاکە وتمان دەبێت چی بکە؟ ڕێگە بەوە بدا کە هەیە بۆەوەی بێت وەدی بێت. کاتی ئەم ویستی چاکەیە هەڵدەگەڕێتەوە لە فەرمانی بوون چی دەکا؟ بەربەست دادەنێ لە ڕێگەی ئەوەی کە ئەو فەرمانە وەدی بێت. ئەو کاتە گەر و فەرمانە پێویستی بە وەدیاتن بێ یەکسەر ئەو ڕۆحا ئەگەر بە مانای یارسانەکەی بڵێ قسە بکەین لەوانەیە یارسانەکان لەم ڕێگەیەوە ئەمەیان وتبێ ئەم ڕۆحا ئەم فەرمانەیانی دەچێتە ناو جەستەیەکی ترەوە لە جەستەکەی ترا هەوڵی وەدیاتن دەدا. یعنی ئەگەر بێت وەم فەرمانە هەر دەبێ وەدی بێت ئەو کاتە جەستەکە دەگۆڕێ، دۆنەکەی دەگۆڕێ، دەچێتە دۆنێکی ترەوە تاوەکو چی بکە ئەوە وەدی بێنێ. یا فەرمانێک کە هیچ تاکو بە تەواوەتی وەدی نهاتووە بە جیلێک وەدی دێ بە چەند جیلێک وەدی دێ ئەم فەرمانە نەقڵ دەبێت لە جیلێکەوە بۆ جیلێکی تر تا بە تەواوەتی وەدی دێ و ئەمە مێژووی ئەو میلەتە دروست دەکا. جا لەبەرەوە ئەوەی کە یەکسەر ئەرێت تۆ سەرکەوتوو بووی یا سەرکەوتوو نەبووی لە جێبەجێکردنی ئەوەی چییە؟ هیکردنە کارێکی ئامێریە. فەرزەنەوانەی کە دەچن ئەم کەسە تیرۆر بکەن کە سەرکەوتوو نابن لە کارەکەیان ئەمەیانی چی؟ یعنی فەرمان بەکردن لەکردنەکە سەرکەوتوو نەبوون وامەی لاقەی بەبوونەوە نییە. ئەوەی دەبێت جاری وا هەیە ئەسڵەن ئەمانە هەموو ئەو خاصیەتانەشان تایە ئەوەی تەواو خۆیان کۆنترۆل کردووە بەڵام یەک شتی بچووک دێت نایەڵێ ئەوەی کە ئەوان دەیکەن ببێ. یعنی لێرە بوون دێکی دەکا ڕێگە لە کردن دەکرێت فەشەل بەکردن دێنێ نەک بە عکسەوە کردن فەشەل بەبوون بێنێ. یعنی بوون لە شوێنەکە دێ کردن ڕادەگرێ نەک کردن بێ بوون ڕاگرێ. وازحە؟ ئەوەی ناسر شتێکی وردە کاتێکە باز لەوە دەکات دەڵێ کاتێک کەسێک دەیەوێت کەسێک بکوژێ ئەوەی کوشتنەکە دەبێ یا نابێ ئەمە لە دەستی کەسەکانیە. لەوانەیە فیشەکەی پێوە بنێت و کەسەکە نەمرێت نەیپێکی. لەوانەیە کەسێکیش ئەسڵەن ینی فیشەکێکی سیلاحێکی بەدەستەوە بێ فیشەکێک بتەقێنێ مەبەستی ئەوە نەبێ کەسێک بکوژێ یانی ئەم کارە بکە کەچی لە دەستی دەردەچە و کەسەکە دەکوژێ. ئەمە دەکەوێتە ناو چیەوە؟ ناوبوونەوە. لەبەرەوە ئەو دەڵێ لە مەوزوعی حساب و کتابە دەڵێ خوا حساب لەگەڵ ئەوە ناکا کە چی بووە، حساب لەگەڵ ئەوە دەکات کە چیت کردووە. ینی لەگەڵ کردنەکە دەکات نەک لەگەڵ چییە؟ لەگەڵ بوونەکە. دەڵێ لەبەرەوەی ئەم کەسەی کە نەیویستووە ئەم کارە بکە بەڵام کارەکە بووە ئەمە چییە؟ ئەمە حسابی ئەوەی بۆ ناکرێت کە کارەکەی کردووە. بەڵام ئەم کەسە کە ویستوێتی کارەکە بکە و کارەکە نەبووە ئەمە حسابی قاتلی بۆ دەکرێت. ئەمە بەڕاستی دقەتی ئەو پیاوە لە بیرکردنەوەنیشان دەدا و ئەم جیاکاریە تەسەوور ناکەم بە هەموو تیۆلۆجیای ئیسلامی توانی بێتی ئەم جیاکاریە لە مۆزوعا بکە لە
ئەو زۆر بە وردی دەرکی بەمە کردوم جیاکاریە کردووە. طبعا ئەوەی کە کان دەڵێ لەوێەوەکە لە ئەوە نییە کە کارەکە ئەنجام هەیە یان نییە، بەڵکو تەنها لەوێەوەیەکە تەنها لە بڕیاری کردەی ویستەکەوە چاکە. یعنی ئەگەر هاتوو ویستی چاکە ڕێگەی دا بەوەی فرمانی بوون بێوەدی بێت، ئەوە هەرچی بێ ئەوەی کە لێی دەکەوێتەوە چییە؟ چاکە.